سڵاوتان لێبێت و یەک خولەکتان پێشکەش دەکەم. پەرلەمانتارێکی کورد لە بەغداد ڕایگەیاند دوو گروپ لە هەردوو حکوومەتی هەرێم و عێراق ژێربەژێر هەوڵی ئەوەیان داوە کە هەولێر و بەغداد نەگەنە ڕێککەوتن. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی لەوەش کردووە ئەو دوو گروپە ڕێککەوتنیان هەیە لەسەر ئەوەی نەهێڵن بگەنە ڕێککەوتن، لا ڕاگەیاندن هێرش دەکەنە سەر یەکتری لە ژێریشەوە هاوڕان دۆخەکەوەک خۆی بمێنێتەوە. ئەو پەرلەمانتارەی کورد لە بەغدا ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەر کات دەرفەتێکە بێ بۆ ڕێککەوتن ئەو دوو گروپە تێکی دەدەن. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا کێشەکانی نێوان هەرێم و عێراق بە چارەسەر نەکراوی ماونەتەوە و دوای ئەوەی بۆ جاری شەشەم شاندی حکوومەتی هەرێم چوونەوە بەغداد، بەڵام بەدەستی بەتاڵ و بەبێ هیچ ڕێککەوتنێک گەڕانەوە. هەر شاد بن.